بەڕێزان هەندێک نەخۆشیە تەلامان ئەڵێن کاک دکتۆر من پێیان وتم گوێچکەت کەڵسی کردووە. لە ڕاستی ئەم نەخۆشیە بە تایبەتی لە تەمەنی گەنجەکان 20 ساڵی بۆ 30 ساڵی لە خانمانە زیاترە و هەندێک جار لە کاتی دووگیانیە زۆر زیاترە بێ. ئەم نەخۆشانە کاتێک کە پشکنینی بۆ ئەکرێ گوێچکی لە دەرەوە ساغە، بەڵام لە نەتیجەی گرتنی هێڵکاری گوێ بۆ ئەمان دەرەکەوێت کە ڕاستە ئەمە زۆربەی حاڵەتەکە بریتە لە بەکەڵزبوونی یەکێک لە هێزکەکانی ناو گوێچکی ناوەڕاستی. ئەم نەخۆشیە خۆشبەختانە ئێستا چارەسەری هەیە. یەکێکە لەو نەخۆشیانانی کە گوێگرانبوون کە بە تەواتی نەخۆشەکە زۆر باشە بێتەوانی دوای نەشتەرگەری، یاخود هەندێک کات ئەگە نەخۆشەکە قبوڵی نەکرد نەشتەرگەری ئەنجامدا ئەتوانێت پێشنیاری بۆ بکەین کە بیستۆک بەکاربێنێ. نەشتەرگەریەکە هەڵەسین بەلابردنی ئەو ئێسکەی کە کلسی کردووە و لە جێگەی ئێسکێکی سەناعی یاخود پلاتینی دائنین کە هەمان ئیشی ئەو ئێسکە بە کڵسبووە ئەکات و نەخۆشەکە توانێت یەکسەر دوای نەشتەرگەریەکە هەستێتەوە بڕاتە ماڵەوە و زۆربەی کاتیش ئەتوانێت نەشتەرگەری بە بەنجی مۆزوعی ئەنجام بدرێت و نەخۆشەکە کۆمەڵی ڕێنمایی پێدەین بۆ دوای نەشتەرگەریەکە کە بریتێ لەوەی کە فشاری زۆر نەکات، قورسایی زۆر هەڵ نەگرێت تا ماوەی 2-3 مانگ و دوای نەخۆشەکە بە یەکجاری بە تەواتی بستنی باش ئەبێتەوانێ. زۆر جات لاش دووەمیش تووشە بێت 6 مانگ ساڵێک دوای ئەوە ئەتوانین نەشتەرگەری لای دووەمیش ئەنجام بدات. سمارت وەرچەرخانە.